ئەمڕۆ هەموو ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی قەزا و ناحیەکان بە مەرکەزەکان و بە مدیرێتەوە ئامادەین یەکی بتڵێ خوێن تەبەڕوع بدەین بۆ نەخۆشانەی کە پێویستیان پێیانە وەکو نەخۆشی تالاسیما سەرەتان و بریندارەکان و هەر نەخۆشیشی تر. ئێرەوە پێم ئەوەیە بۆ هێز ئەمنیەکان کە هەمویان بەشداری ئەم پرۆسی خوێنبەخشینە بکەن. پرۆسەیەکی زۆر گرنگ و ئینسانیە لەبەرەوەی لە هەر لەحزەیەکە ئەم بوتڵە خوێندنە ڕەنگە بێتە هۆی ڕزگارکردنی گیانی ئینسانێک لە مردن. بەیانی لەسەر حەوتایەم و سەعات 11 ئەڕێینەوە. والله ڕۆژی وایە 2000 ڕۆژی وایە 3. ڕەواندز شارێکی مێژوویە و تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەیە. لەم ڕۆژەدا ئێمە ویسمان ئەم یادە بەرز ڕاگرین و بۆ نەوەکانی داهاتوش بگوازینەوە کە بزانن ڕاپەڕین بە شێوەیەک بووە و چۆن بووە و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ بوو کە بەڕاستی قەزای ڕەواندز و گوندەکانی ئازاد کران و ئێمە لێرەش ڕاپەیمان بە خەڵکی خۆمان دەدەین ئەوەی پێمان بکرێ وەکو حکوومەت لە خزمەت هاوڵاتیانی خۆمان بین و بتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین و بەو هیوایە لە داهاتوودا سەربەخۆی کوردستانیش نەم قەعایە ئاهەنگی بۆ بگێڕین. بەرز و پیرۆز بێ یادی 26 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی ڕەواندز و دەوروبەری. لەو ڕۆژەدا بەرەی خەڵک و بەرەی دیموکراسیەت زاڵ بوو بەسەر دیکتاتۆریەتدا وەکو بەرز ڕاگررتنی ئەو یادا پەیمانگای هونەرە جوانەکان لەژێر چاودێری قایمقامەتی قەزای ڕەواندز بە دوو بابەت بەشدار بوو لە دوو بەشەوە بەشی شێوەکاری بەشماشکردنی تابلۆوەکان و کۆمەڵێک پەیکەری قوتابی و بەشێک لە مەدالیەکان کە هەمویان کار و بەرهەمی دەستی قوتابیەکان بوو و بەشی مۆزیک بە سرود و بە گەشتی گۆرانی ئەم یادیان بەرز ڕاگرت.